لەژێر ناونیشانی کاریگەری و زەرەر و زیانەکانی تاوەری مۆبایل و تۆڕەکانی ئەنتەرنێت لەسەر تەندروستی و ژینگەی مرۆڤ بە بەشداری ژمارەیەکی زۆر لە پسپۆڕانی بواری ژینگەی و تەندروستی و کۆمپانیەکانی پەیوەندیکردن کۆنفرانسەکە بەڕێوەچوو. لە کۆنفرانسەکەدا چەند توێژینەوەی خرا ڕوو لەسەر زۆر بەکارهێنانی مۆبایل و کاریگەری تاوەرەکان لەسەر تێکچوونی سیستەمی ژینگەی و کەش و هەوادا. مەترسی زۆری هەیە بەڵام لە هەرێمی کوردستانە توێژینەوەی ورد مەبەستم ئەوەیە کە بگەین بە نۆتیزیە 100% بەڵگەی تەواومان هەبێ بۆ نمونە ئەو زۆر کەسێک تووشی دەرێ سەرەتان دەبێ بەڵام بەڵگەی تەواو لە هەرێمی کوردستانە نییە بەڵام لە دەرەوە هەیە. فمن ناتوانم پێت بڵێم توێژینەوەم کرد و توێژەر بەناوی توێژەر قسە بکەم و بڵێم لەبەرەوەی بەڕاستی فاسیلیتیم نییە ئەچیزم نییە مەوادم نییە زیاتر ئەوانەی بۆ نمونە سەرەتانی مێشکە سەرەتانی هۆرمۆنەکانە ئەو ئەفرەتانی کە دووجیان تووشی لە بارچوون دەبن خاصە لەو شوێنانێک کە زۆر مەجالی با بڵێن شەپۆلی هۆرمۆناسیتیا بێ زۆر سترێس واتە یان تووشی دیپرێشن ژانە سەر و بێتاقەتی و وەخاستن لە منداڵ ئەمە پەیوەندی زۆر بە بورجەکانەوە نییە بەسەر شێوازی پەروەردەکردنی منداڵە ئایپادە مۆبایلەکە لە دەستیە شەو ڕۆژ بەوانە کاریگەری زۆریە لەسەر منداڵە. ڕاستی مەترسیەکی زۆر گەورە زەنجی لێدا کە لەناو کۆمەڵگەی ئێمەدا کاریگەری خراپی هەیە و بە شێوەیەکی گشتی لە تەشەنە و بڵاوبوونەوەدایە. وەم پێم باشە ئەم جۆرە بەحسانە زیاتر احتیمامیان پێ بدرێت لە ڕاگەیاندنەکان زیاتر خەڵکی لێوە هوشیار بکرێتەوە دایک و باوکان بە تایبەتی کە لە پەروەردەکردنی منداڵەکانیان یاخود وشیارکردنەوەی نێو کۆمەلگا و تاک و خێزان. جیاواز لەوانەی باسی لێوەکرا نوێنەری کۆمپانیەکانی پەیوەندیکردن ڕەتیان کردەوە کە تاوەرەکانی ئەنتەرنێت و مۆبایل زەرەر و زیانیان هەبێت لەسەر تەندروستی مرۆڤ و سیستەمی ژینگە لەبەر ئەوەی تاوەرەکانیان بە شێوەیەک دانراوە لەگەڵ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و دەستەی ژینگە دەگونجێت. شەپۆڵەکانی ئەم تاوەرانەش بە شێوەی ئاسۆیە و دەگونجێت لەگەڵ ستانداردی نێودەوڵەتی. پێی شوێنەکە محەدیدات و یاسای تایبەتی خۆیان هەیە ئەم مەرجانە لەسەر کۆمپانیەکانی مۆبایل فەرز دەکەن اینجا دوای تۆ لە بۆت هەیە بورجەکە دابنێ. ئەم محەدیداتە بیئیانە گە تۆ مڕاعات بکەیت بە هیچ شێوەیەک لێرەش ئاماژە پێدرا تۆڕی کۆمپانیەکانی مۆبایل یاخود بورجەکان کاریگەری نیگەتیڤیان نییە لەسەر تەندروستی مرۆڤ یان عەلە لەقەڵ تا ئێستا هیچ دراسەیەک ئەمە ئیسپات نەکردووە کە تەندروستی مرۆڤ کاریگەری خراپی بکەوێتە سەر بەهۆی ئەم لەوانەیە خودی جیهازی مۆبایلەکە ئەم گەرمیەی کە خودی جیهازەکە دەیدا نەک تۆڕەکە ئەمە زیاتر تەئسیری لەسەر مرۆڤ هەبێت. بەپێی توێژینەوە جیهانیەکان زۆری تاوەرەکانی تۆڕەکانی ئەنتەرنێت و پەیوەندیکردن هۆکارن بۆ نەخۆشیە درێژخایەنەکان هەر بۆیەش چاڵەکوانانی بواری ژینگەی بە پێویستی دەزانن ئەو زۆری و بۆریەی تاوەرەکانی بواری ئەنتەرنێت و پەیوەندیکردن کەم بکرێتەوە و ڕێک بخرێت تاوەکو زیانەکانیان کەم بکرێنەوە. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.